خەڵکی پێشتر بیر و باوەڕی وابوو کە دەهاتە سەر مەرقەدەکان و لێرە ئەم دوعانەی کە هەیەیان بوو لێرە گیرا دەبوو یاخود ئەم نەخۆشانەی کە لەگەڵیان بوون دەهاتن لێرە دوعایان بۆ دەکردن و شیفایان وەردەگرت بەڵام خەڵکی ئێستا ئەم بیر و باوەڕی لا کاڵ بۆتەوە بە جۆرێک کە لە ئێستادا ئەگەر لە بەیانی تاوەکو ئێوارە لێرە بیت تەنانەت کەسێک نابین کە بێت ئەم کارەی پێشتر کراوە دووبارەی کاتەوە. هاتوومەتا گوندی کەڕک ئەو گوندەی کە مەرقەدێکی لێ و پێی دەوترێ مەرقەدی شێخ سەید کە چیرۆکی جۆرا و جۆری لەسەردا گێڕدرێتەوە ئەڕۆمە لای هاونیشتیمانیانی ئەو گوندە و قسەیان لەگەڵەکەم لەسەر ئەو چیرۆکانەی کە پێشتر لەسەر ئەم مەرقەدە گوتراوە. دوای ئەوەی کە هاتوون و لێرە دوعایان کردووە ئەو بەردە بچووکەی کە بێرە نووساوە ئەمە نیشانەی قبوڵبوونی دوعاکانیان بووە. خۆتان ئەیبین چەندین بەردی جۆرا و جۆر بەم تاشە بەردە گەورەوە نووساون کە ئەمە وەک باسم کرد نیشانەی قبوڵبوونی دوعاکانیانە. وڵای پێشا خەرچیان دینا سەرێ ویانەگۆ ژنیان دینانە سەرێ بە زنجیرانە بەستنەوە وەچی داهاتنەوە بەخۆ احتیادی ڕۆی لەوێ چاکە بوون ینی خەڵکەکە باوەڕی زۆر پێ بوو. ئەرێ وەڵا زۆری پێ بوو بەس دەگەڵ ئیسلامیانە کەس بەڵعانە باوەڕ پێنی کە دیت بوو لە سەردەمی خۆت نابی عالەمیان دینا سەرێ ئەچون منداریان لێ ئەخواستن نیشانەیان پێوە بوو هەمە گوستەچیان پێوە بووە یعنی مۆریە کرد. ئەرێ وەڵا باش ئەدی مەسلەی ئەو بەردەی بە تاتە بەردینە وڵی زاویانەگۆی بەردە ئەو بەردەی پیان واناویانەگۆی ئیمرازی عاسربی بەردێگری و ئیمرازی عاسر نەبی ناگری ئەگە نەگری ئەوە حاصل نەبووە. ئارێ وەڵا ئیویانەگۆی زاوە برن ئەویانەگۆ ئەتو بە خۆت بە چاوی خۆ دیتی کەسە نەخۆش بووبی لەوێ چابوو بیتەوە ژنەچیان لە هەولێرە هینا بوو هینان لێرانە باوێ ومێدی وەگۆ کاستا ڕگوتی بە قرەزەما ستاوە چی بگرۆ لۆیان ببە ئەو ژنیان بە چار پیاواگر بوو پیان هەندی ئەمە هێستر بر پیان لە براغی بار نەکرا بە ئەویان برد بەدەستان بردە سەر پیاچی لە هەولێریان ڕاهی نابوو دوای وەختەچی دووس هاتە سیا گیر بوون هات نەخوار و چاتن احتیادی لە دوو زەلاما ڕۆی کەس نەگر بوو.